سەرما و تووشی زستانی ئەمساڵ گەیشتە ڕادەیەک کە فەرمانگەی کەشناسی هەرێم ڕایگەیاند وێنەی نەبووە، بەڵام دابەشکردنی ئەو نەوتەی حکوومەت دەیدایە هاوڵاتیان ڕاگیراوە. نرخی بەرمیلێک نەوتیش لە بازاڕی ڕەشدا زۆر بەرزە. کۆتایی ساڵی ڕابردوو پارێزگاری سلێمانی ڕایگەیاند دەیانەوێت لە ڕێی بەشداری پێکردنی کەرتی تایبەتەوە نرخی نەوت لە بازاڕدا هەرزان بکەن، بەڵام هێنارتی زانیویەتی دوای سەردانی ئێران و گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی بەغدا ئەو هەوڵانە شکستیان هێناوە. ئێمە هەموویمان ئاگادار کردوێتەوە ئەشیهێنن نەوت، بەڵام خۆی لە بازاڕەکانە زۆر دانابەزێ بۆ شێوەیە کە هەیە، چونکە هەندێک جار نەوتی سپی ئەگەر بە شێوەی دەعم یعنی هاوکاریکردن نەبێ عێراق یا ئێران بمانداتێ بۆ سەتە حکوومەکە یا سەری نەوتی خاوتە حکوومەکە بە نەوتی سپیە وەکو بەنزین و مشتقاتەکانی تر نییە، ئەوە تۆزێک سعی زۆرەکەوێ. ئێمە داوای دەعممان کرد بەداخەوان دەعمەکان نەکردین. لەلایەکی دیکەوە ئەو بەرمی لە نەوتەی کە دابەش دەکرا و پرۆسەی دابەشکردنەکەی لە ناوچە شاخاوی و کوێستانەکانەوە دەستی پێکرد زیاتر لە مانگێکە ڕاگیراوە بۆ ئەوەی لەم نێوەندەدا چارەسەرێکی مامناوەندی هەبێ. لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشنیازێکی کردووە کە تێیدا هاتووە کۆمپانیەکانی هاوردنی سوتەمەنی ناچار بکرێن تا لە پاڵ هێنانی بەنزیندا نەوتیش بە نرخێکی هەرزانتر بهێنە کوردستانەوە. هەوڵمانداوە لەگەڵ بازرگانەکانی خۆمانەوانی کە بنزینێنێ وتومان عقدان بۆ تازە ناکەین و ئەگەر بە نەوتی سپیش نێنن، یعنی لە ئەم ساڵەوەی تر عقد تازە ناکەین و بۆ هیچ کۆمپانیایەک بنزین بێنێ ئەگەر نەوتی سپینێنی. ئەمە بەس بۆ دابەزاننی سعری نەوتی بازرگانیە، بەڵام حەلی جەزری لەم بابەتە ئەوەیە پاڵاوەکان بخرێتە خزمەتی پارێزگاکانەوە بۆ ئەوەی بتوانین مامەڵەی پێوە بکەین. سەرمایەکی زۆر ئەمساڵ تۆمار کرا کە بەرپرسانی کەشناسی وتیان وێنەی نەبووە لە ڕابردوودا. لە پاڵ ئەم سەرمازۆرەدا هەوڵاتان هەقیانە بڵێن ساڵی سەرمازۆرەکە و چاوەڕوانە دوور و درێژەکەی بەرمیلێک نەوتی حکوومەت کە تا ئێستا زۆربەیان نەیان بینیوە. کارزان تارق هێنارتی، سلێمانی.